تان باش ئێستا پێتان دەڵێم سینان ئۆغان کاندیدی سەرنەکەوتووی هەڵبژاردنەکەی تورکیا کە ئێستا وەکو تەماشاکەرێکی یاخود وەکو یاریکەرێکی سەرەکی کێبڕکێکەی نێوان ئەردۆغان و کەمال کلجدارۆغڵو دەبینرێت چی دەوێت و دەنگ با کێ دەدات. بۆ هەڵبژاردننی خولی دووەمی سەرۆکایەتی تورکیا کە ڕۆژی 28 ئەم مانگە بەڕێوە دەچێت، سینان ئۆغان کاندیدی سەرنەکەوتووی هاوپەیمانی ئاتا وەکو یاریکەری سەرەکی کێبڕکێکە دەبینرێت. ئەو لە خولی یەکەمی هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەممەدا زیاتر لە 5% دەنگەکانی بەدەست هێنا، بۆیە چاوەڕوان دەکرێت پشگیری لە هەر کاندیدێک بکات تای تەرازوی دەنگەکانی ئەو کاندیدا قورس دەکات. هەڵبژاردنەکەی ئەمجارە بەتەنها لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان کاندیدی دەسەڵات و کەمال کلجدارۆغڵو کاندیدی ئۆپۆزیسیۆندایە. لە خولی یەکەمدا ئەردۆغان زیاتر لە 49 دەنگەکانی بەدەست هێنا و کلجدارۆغڵۆش نزیکەی لە 145 دەنگەکانی بەدەست هێنا. ئەگەر دەنگەکانی ئەردۆغان و کلجدارۆغڵو و سینان ئۆغانیش وەکو خۆی بمێنێتەوە، لەو حاڵەتەدا سینان ئۆغان پشگیری لە هەر کاندیدێک بکات سەرکەوتوو دەبێت. ئەمە وای کردووە ئێستا وەکو یاریکەری سەرەکی ببینرێت و هەردوو کاندید هەوڵی قایلکردنی لە بەرژەوەندی خۆیان بدەن. ئەویش کۆمەڵێک مەرجی هەیە و دەیەوێت تۆڕەکەی ئەوەندە ماسی بگرێت کە ئامانجێتی. یەک لە مەرجە سەرەکیەکانی سینان ئۆغان وەرگرتنی پۆستێکی باڵای حکوومەتی داهاتووە. مەرجێکی دیکەی ئەوەیە کاندیدەکە نابێت پشگیری لە هەدەپە و هوداپار بکات. هەردوو پارتەکەش کوردین. هەدەپە پشتیوانی کلجدارۆغڵویە و هوداپاریش پشتیوانی ئەردۆغانە. سینان ئۆغان کە بە سیاسیەکی نەتەوەپەرست ناسراوە نایشارێتەوە دژی ئەو لایەنانەیە کە پشتیوانی کورد لە تورکیادا دەکەن. سینان ئۆغان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی با بڕوا بەخۆبوونەوە دەڵێت لە 70% ئەوانەی لە خولی یەکەمدا دەنگیان بە من داوە لە خولی دووەمدا دەنگ بەو کاندیدە دەدەن کە من پەسەندی دەکەم. دەشڵێت لەم یەک دوو ڕۆژەدا ژمارەیەکی زۆر لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات پەیوەندیان پێوە کردوم و نووسینگەی ئەردۆغانیش بە تایبەتی تەلەفۆنی بۆ کردوم. منیش هیچ بربەستێکمدا نەناوە و دەتوانم لەگەڵ هەموو لایەنەکاندا بنیشم و گوێیان لێ بگرم. ئۆغان ئاماژەی با مەرجی سەرەکی خۆی کرد بۆ ئەوەی دەنگ با کاندیدێک بدات. گوتی چاوم لە وەرگرتنی پۆستی جێگیری سەرۆکۆماری تورکیایە، تاوەکو پۆستە هەبێت بیر لە وەرگرتنی وەزارەتێک ناکەمەوە. لا وەڵامی پرسیارێکی ڕۆژنامەکەدا سەبارەت بەوەی کام کاندیدی پۆستی سەرۆکایەتی زیاتر پەسەند دەکات، ئەو گوتی شێوەی کارکردنی ئەردۆغانم بەدڵە، بەڵام بە ئەندازەی پێویست گوێ لە چواردەورەکەی ناگرێت. لە بەرامبەریشدا کلجدارۆغڵو خۆی ماندوو نەکردووە، بەڵام گرنگی بە بۆچوونی کەسانی دیکە دەدات. هەر پەیوەست بەم پرسا کورشاد ئۆغاز کە ڕۆژنامەنووسێکی بەناوبانگی تورکیایە لە تویتێکدا نووسیوێتی لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندیم با سینان ئۆغانەوە کرد. ئەو پێیگوتم 19 ئەم مانگا واتە سبەینێ هەڵوێستی خۆی بە فەرمی بۆ خولی دووەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئاشکرا دەکات. هاوپەیمانی ئاتا کە لەسەر بناغەی نەژاد پەرستی و دژایەتیکردنی پەنابەران دروست بووە لە پارتی سەرکەوتن، پارتی داد، پارتی ڕاست، پارتی هاوپەیمانی تورکیا و پارتی نیشتیمانەکەم پێکهاتووە. پارتی سەرکەوتن پارتی سەرەکی هاوپەیمانێتیەکەیە. هەرەمڕۆ ئاحمەد داوودئۆغڵو سەرۆکی پارتی ئایندە کە هاوپەیمانی کەمال کلجدارۆغڵووە لەگەڵ سینان ئۆغان کۆبووەوە. باگوێری زانیاریەکانی کەناڵی هاڵک تیڤی کە سەرچاوەیەکی نیو پارتی ئایندەیەوە دەستی کەوتووە کۆبوونەوەکەیان ئەرێنی بووە. هاوکات ماڵپەڕی ئارتی گەرچەکی نزیک لە هەدەپاش کرای کرد سبەی کلجدارۆغڵو لەگەڵ سینان ئۆغان کۆ دەبێتەوە. هەرەمڕۆ کەمال کلجدارۆغڵو لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لەبارەی خولی دووەمی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیەوە ڕایگەیاند ئەوان بە وردی چاودێری پرۆسەی هەڵبژاردن دەکەن و بۆ مەبەستاش بۆ هەر سندووقێک پێویستیان بە 5 چاودێر هەیە. کلجدارۆغڵو دەڵێت دوو کاندید بە دوو تێگەیشتنی جیاواز لە بەردەم گەلەکەماندان.
بانگەشی هەڵبژاردن لەژێر تۆمەتەکانی ئەردۆغاندا بەڕێوەچوو، دەشڵێت دەمویست کەسێکی مرد ڕکابەرایەتی منی بکردایە. کلیژدار ئۆغڵو لە قسەکانیدا ئاماژەی بە خاڵێک کرد کە یەکێک لە مەرجەکانی سینان ئۆغانە کە ئەویش پرسی پەنابەرانە و گوتی دەسەڵات 10 ملیۆن پەنابەری هێناوەتە تورکیا و ئەگەر ببێتە سەردەسەڵات یاخود ئەگەر ئەو بێتە سەردەسەڵات هەموو پەنابەران بۆ وڵاتەکانی خۆیان دەنێرێتەوە. خواتان لەگەڵ.